وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورنا غير علم الله سبحانه. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان هاتین و خزمەتتان لە بەرنامەی خۆراکی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم. خی گەورە فێرمان کە چۆن نان بخۆین. ماسەبی لێرە خی گەورە فێرمان کات چۆن نان بخۆین. بۆچی ماسەینمی بەڵێ تاسە نازانین بەداخەوە نازانین نان بخۆین. لەم حەقانی دوایە کە باسێکەکەین ئینشاءالله فێرە بین کە چۆن نان بخۆین لەسەر شێوازی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. چونکە کورد قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئەوەی بە گەورەی فێری پڵاو خواردن بوو دەست بە لوتێبە. بەداخەوە ئێمە ئەزانین پڵاو بخۆین بەس نازانین پڵاو چی تایە، بەس فێر بووین بیخۆین و لەزەتی لێ بکەین. ضرورە فێر بووین خواردن بە تام و چێژێکی ترەوە بخۆین. خواردن کە بیخۆین بزانین بۆ ئەی خۆین و چی تایە و چۆن ئیسفادە لەم خواردنە ئەکرێ. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها و بۆ تەنها بۆ ئەمە خواردنی خواردووە کە ئیسفادەی تیا بێ بۆ ئەوەی کە بژی. وەکو پندێکی فەڕەنسی هەیە ئەڵێ ئینسان ئەخوا بۆ ئەوەی کە بژی، ناژی بۆ ئەوەی کە بخوا. ئێمە لەمەیە تووشی هەڵە ئەبین ئەژین بۆ ئەوەی کە بخۆین، بۆ ئەوەی کە ژەمەکان حسێب بکەین و خۆمان تێرکەین و خۆمان بەتاڵکەینەوە. بەداخەوە خۆشەویستەکانم سیری پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم کە فەرمێ من تصبح بسبع تمرات لا يصيبه في هذا اليوم سم ولا سحر. فمێ هەر کەسێک بە حەو دەنگ خورمای عەجوە ڕۆژ کاتەوە ئەو ڕۆژە سحر و ژەهراوی بوون تووشی نابێ. حەو دەنگ خورما لە بەیانیانە ئەگەر ئینسان توانی بیخوا شتێکی چاکە. حەدیسەکە بوخاری ڕوایەتی کردووە. بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا سەڵام فێرمانەکە نەک فێری ژەمەکانمانەکە، نەک فێری کاتەکانمانەکە کە کەی نان بخۆین کەیشت بخۆین مەکەیە. ئەمە دوای نوێژی بەیانیە. فێریشمانەکە چەند بخۆین. نا سەر نەکەینە چولەیەک هەر بخۆین نەزانین چیمان خواردووە نەزانین چەندمان خواردووە. حەو دەنگ خورما چەند نیزامێکی جوانە. حەو دەنگ خورما لە کاتێکی معەیەنە. هیچ بەرنامەیەکی داخلیم پێ بڵێن ئەو نەمەزبوط بێ، هیچ بەرنامەیەکی عەسکەریم پێ بڵێن ئەو نەمەزبوط بێ، هیچ شوێنێکم پێ بڵێن ئەوە لە خواردنەکەیە دەقیق بێ. بڵێ تۆ ئەگەر قزعەیەکە گر بەدەستەوە ئەبێ حەو دەنگ خورما هەڵگری لە فڵان کاتا بیخۆیت. هەیە؟ نییە. ئەمە تەنها لە بەرنامە جوانەکەی لای پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەسەکەوێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیانیان یاخود عەسران یاخود شەوان کە هەنگوینێ خوارد. ئێمە هەنگوین چۆن ئەخۆین؟ کەوشێکە هێنین لێ خۆین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا هەنگوینی نەخواردووە. چۆن خواردوێتی؟ كل يوم قدح عسل يمزج بالماء. هەموو ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەنگوینی خواردووە پەرداخێک هەنگوین. پەرداخی هەنگوین کە بیخۆیتەوە زۆرە بەردڵ تەگرێ لەوانەیە زەرەریش لێبە. نا پێغەمبەری خوا سەم پەرداخێ ئاوی ساردی هێناوە یەک کەوچەک هەنگوینی تیا تێکەڵ کردووە تێکیاوە ناوی ناوە شەربەت و عەسەل. با خۆمان فێرکەین بەیانیان کە هەستاین بە ڕۆژوو نەبووین دوای نوێژی زوحا یەک پەرداخ هەنگوین بخۆینەوە بەڵام یەک کەوچەک هەنگوینی تایە. ئەی بۆ پێوترێ پەرداخی هەنگوین؟ چونکە ئەو تەبیعەتی وایە هەر کاتێک هەر مادەیەکە تێکەڵ کرد اختصاص و امتیازی مادەکە وەرەگرێ. یعنی تۆ یەک پەرداخ ئاوە هێنی یەک کەوچەک هەنگوینی تیەکەی وەکووە یەک پەرداخ هەنگوینە خوارد بێتەوە. چونکە گەردیلەکانی ئاوا خۆیان ڕێخن عەینی هەنگوینەکە. لەبەر پێویست ناکاتەوە پەرداخ هەنگوین بخۆیتەوە. یەک کەوچەک هەنگوین بری یەک پەرداخ هەنگوینەکەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە کە لەو کاتەیە کاتی ئەوەیە. بۆیە ئینسان لە کاتێکە خۆی فێر کرد هەنگوینی خوارد، خورمای خوارد، شیری خوارد هەموو ڕۆژێ پێویستی بە هیچ شتێکی تر نابێت لە ژیانیان. ئەمە خواردنێکی کافیە. ئێوەزان خۆشەویستەکانم ئێمە هەموو ئەو خواردنەی یاخود زۆربەی ئەو خواردنێکی خۆی ئیسفادەی لێ ناکەین. چکە بۆ هەمووی زیادەیە بەلاشە. هەری خۆین و دایانینەوە هەری خۆین و فڕێدین هیچ ئیسفادەیەکی نییە. بەڵام تەنها وەرە ئەم خواردنە بخۆ. حەو دەنگ خورما زانین چی تایە؟ 800 کیلۆ کالۆری تایە
یەک خواردنی یەک شەمە. واتە خۆ ئەگەر حەوت دەنگ خورما خوارد هەتا عەسری پێڕاکێش یاخۆت هەتا نیوەڕۆ بەلایانی کەمەوە. پێویست ناکە دایرەکان دابخرێ لەبەری کۆڵا مۆزەفەکان نانی بەیانیە خۆن دوای سەعات 12 وەڵاو نانی نیوەڕۆیان هێناوە نیو سەعات پشومان هەیە. حەوت دەنگ خورما بخۆ پێشەوەی کە بیت بری هەموو شتێکەکەوێ. بۆیە ئیسلام ئەگەر دیقەتتان دابێ تەرکیزی لەسەر ئەو مادانە کردووە کە تاقەکەی ئەو ڕۆژە هەمووی ئەبەخشێ هیچی پێویستی بەشتی تر نابێ. چکە ئەم مادانە مادەی کاربۆهیدریتن. کاربۆهیدریت تاقەی لاشەیە. بەشەکانی تری لە چەوری، بەشەکانی تری لە پرۆتین، بەشەکانی تری لە ڤیتامین هەمووی کەلێنەکانی ژیانی ئینسان بۆ ماوەی نەک ڕۆژێ بۆ ماوەی یەک مانگ پڕەکەنەوە. لەبەرەوە ئینسان پێویستی بە هیچی تر نابێ. خواردنێکی سووک لەسەر مەعیدە ئاسان تاقەی هەموو کاتەکەت ئەداتێ وازە سیارەکەت بێنە بە پێ بڕۆ بەدەوام بە پێشوەرەوە بێمنەتیش بە برسیشن نابێ پێویستە بە هیچ زۆ تاقەیەکی تریش نابێ. ئەو تاقەی بە بانزینەکە سرفەکەی ئەنجاوەر بە خورما و بە زەیتی زەیتون و بە هەنگوینەکە سرفیکە زۆر چاکترە زۆر باشترە. وەرە چەورەکانت بسووتێنە وەرە لاشەت دابەزێنە وەرە لاشەت سەحیکە و ڕاضی بکە. بەس مامۆستا تۆ باسی کاتەکانی هینێ کرد ئەزانی زۆر نزیکە لە چیوە مامۆستا لە نوێژەکانەوە وەڵای خۆ ڕاستەکەی بۆیە خوای گەورە فەرمێ یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عیندا کولی مەسجد. ئەینەوەکانی ئادەم ئەی ئادەمی زاد لە کاتی هەموو نوێژێک و مزگەوتێکا جوانی خۆتان وەرگرن دواتر وەکولوا وەشربوا. هەی مامۆستا چوونە مزگەوت و هات شوێی مزگەوت و جوانی مزگەوت و یەکسەر خۆی گەورە پتی کردو بە خواردنەوە بەڵێ یعنی ئەو کاتی خواردنە کاچن بۆ مزگەوت لە مزگەوت هاتنە دەرێ نەچن عەرەبانە لەبەردە مزگەوت تا دابنێن یعنی کە هاتنە دەرەوە لە مزگەوت و گەڕانەوە ئەو کاتی خواردن. باشترین کات بۆ خواردن لەگەڵ ژەمەکانی خواردن لەگەڵ ژەمەکانی نوێژایە. سوبحان الله بەیانیان نیوەڕۆان عەسر مەغریب عیشا. سبحان الله خوای گەورە کاتەکانی ئاوادانراوە بۆی پێغەمبەری خوا فەرمێ ئیذا وضع العشاء وأقيمت الصلاة ڕاست و هەڵەیە ئەم پرسیارە فەبدەئوا ئەگەر خواردن دانرا و نوێژیش بانگ درا بۆ نوێژی عیشا چی بەچی دەست پێ بکەن ڕاست و هەڵە فەبدەئوا بالعشاء وەنیە بەچی دەست پێ بکەن بە خواردنی ئێوارە یاخود خەوتنان دەست پێ بکەن بە خواردن دەست پێ بکەن واتە نوێژەکە تاخیرکەن. ئێمە خۆمان ڵین بە نوێژەکە لە کۆڵکینەوە دوای نانەکە بە ئیسراحەت بخۆین. پێغەمبەری خوا فەرمێنە نوێژەکە لە کۆڵ نەکەیتەوە نوێژەکەت مەکە نانەکە و بە ئیسراحەت بخۆ دوای نوێژەکەش بە ئیسراحەت بکە چکە ئەو دووشە نابێ هیچیان پەلیتیا بکرێ. بۆیە ئێمە سوبحان الله وا فێرین زۆر جار کەینەوە ماڵەوە بانگ ئەفەرمێ ناچین سێدەنگی خۆرما بخۆین خواردنێکی تاو لەسەر سفرەکە تێرە خۆین ئەلحەمدولیلا ئەکەینیان نایکەین ئەنجا هەڵەسی نوێژی مەغریبەکەین وانە سێدەنگ خورما خۆیت ڕۆژەکەت ئەشکێنی ئاوێکێکی بەسەرا سوپاسی خوای گەورە لەسەرەکەی نوێژەکەت بە جەماعەتەکەی دوایی ئەگەر ویستە نامخۆی نانەخۆیت بۆ بەس بۆ ئەوەی کە بەردڵە بگرێ پەلەپەل نەکەی لە کاتی نوێژەکەیە. ئەمە لە ڕووی طبیەوە چ سوودێکی خۆشەویستەکانم ئەزانن چونکە ئینسان کە بۆنی خواردن هاو بەسەریا هەموو ئەنزیمەکانی هەر سێ جوڵێ لە لیکەڕژێنەکانیەوە هەتاوەکو مەعیدەی کە بۆنی هاو بەسەرا یاخود بەس تەنها بینی ئیتر نوێژی پێ ناکرێ بۆ چونکە هەموو ئەمانە کەونە هەلەکە سەما کوردی شەڵێ برسێتی ڕێگی هاری پێوەیە نانی پێ ناخورێ لەبەرەوە باشترینی شدەوەی نانەکەی بخوا بۆ ئەوەی کە نوێژەکەیان پەلەپەل نەکا. ئەگەر ئینسان نانی بینی یاخود بۆنی نانی کرد هەموو ئەنزیمەکانە کەونە جوڵە مەعیدە ترشەڵۆک دەرەکە زراو ڕژێنی زراو دەرەکە پەنکریاس ڕژێنی پەنکریاس دەرەکە مەعیدە ڕژێنی خۆی دەرەکە هەر هەمووی حازرە بێ بۆ ئیستیقبال و بۆ پێشوازیکردن لە خواردن. چی بۆ نوێش هیچی نەخواردووە مەعیدە هەڵە هیلەوە من هەموو ترشەڵۆکەم ڕوو هیچیش دار نەبوو ئەبی بە مەلەوانە دروست نەکە جارێکتر کە نانیش خۆی باوەڕ پێ ناکە لەبەر ئیسلام فێرتەکە ئاڵێ کە نانەکە و پیشاننا بۆنەکە و کرد نیێلی پەشیمان بێتەوە زوو خواردنەکە بخۆ
بۆ ئەوەی کە هەسکا لەگەڵتا کە فعلەن تۆ حازرە کردووە نانەیتێ. بۆیە ئەو کەسانەی کە خۆیان تووشی ئەماکەن برسیانە بێ و نان ناخۆن لەو کاتێک کە ضرورە نان بخۆن تووشی سوء هەزمە بن. خراپترین کەس ئەو کەسانی کە تووشی مشکلی مەعیدا بن ئەو کەسانن کە تەنزیمیان بۆ خواردن نییە. بۆ چکە کە تۆ ئێوارە ئەچیتەوە خۆشەویستەکەم نانەخۆیت مەعیدە فێر بووە ئەزانێت لە چ کاتێکا تۆ داوای نانەکەیت لە چ کاتێکا برسیتە دیقەت بە پێش ئەسر پێش مەغریب هیچ کەشەیەکرد نییە کە نوێژەکە و کرد یەکسەرە بێ نام بخۆی. زۆر پیاوەیە هیچ عیبێکی نیە هیچ کەشەیەکی نییە تا چێتە ماڵەوە سفرەکەی بینی بە بەتاڵی اینجا شەڕ و شۆر دەست پێەکە دنیای لێ بێ باگەڵە و کوانان بچی حەزر نییە. من بە هیلاکی ماندووبوون هاتوومەتەوە تۆش بلانی خێرتەوە نانەکە و حازر نەکردووە. ئەزان بۆ چکە لەو کاتەیە ڕەگی هاریەکە دەست پێەکە چکە برسیەتی چکە وا مەعیدە و جۆگەکەی ڕاهێناوە کە لەو کاتیان نابخوا. بۆیە پێغەمبەری خۆش سەلام فەرمێ فەبدەئوا بالعەشاء بۆیە لە کاتی نوێژەکانە خۆی گەور لە کاتی ژەمە خواردنەکانە ژەمەکانی نوێژیشی داناوە بۆ ئەوەی کە فێری تەنزیمی چۆن نوێژمانەکە ئین الصەلاة کانت علی المؤمنین کتابا موقوتا بۆ ئەوەی کە فێری کاتی ناخواردنەکانیشمان بکە. عەزەمەت و گەورەیە بۆ بەرنامەیەک کە ئەوەنە دەقیق بێ لە کات و لە شوێن و لە هەڵبژاردننی نوێژ و بەرنامە و خواردنیە. وصلى الله على أو بحر نور علم عرفانه كدرك غولناك غير علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.